بەرەوەڵە درەنگە بە لە ئەرسەلان دەست بجۆڵن کاتێکە درەنگە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم ژیان بەسەر ئەبین. میوانی ئەم جارەمان کە هەمومان بەدڵ ئەچینە خزمەتی و لە خزمەتی ئەبین کەسێکە کە برای مصعبی کوڕی عومەیرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ناو مەدینە دوو هاوڵەکانی ئەکردە برای یەکتر، مهاجرێک لەگەڵ ئەنساریەکە ئەبوونە برای یەکتر. مهاجرەکان بێکەس بێلانە بێخانە، ئەنساریەکان خاوەن خانە و لانە و خانەدانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دابەشی کردبوون هەر کەسێکی ئەنساری برایەکی بۆ دانابوو لە مهاجرەکان. مصعبی کوڕی عومەیر کە گەنجە جوانەکەی ناو شاری مەککە کرابوو بە برای میوانەکەی ئەمڕۆمان. هەر کاتێ مصعب تەشریفی بردە ناو مەدینەوە بۆ بانگەواز، یەکێک لەو کەسانەی کە هەرزوو ئیمانی هێنا لە خزمەتیا بریتی بوو لە ئەبوو ئەیوبی ئەنساری. ئەبوو ئەیوبی ئەنساری ناوی خالیدی کوڕی زەیدی کوڕی کولەیبە مەشهورە بە ئەبوو ئەیوب. ئەبوو ئەیوبی ئەنساری لە دوای ئەوەی کە ئیمانی هێنا و ئەخلاقی بەرزی مصعبی بینی بەو جوانیە، عاشقی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وآله وسلم، چۆن پێی بگا هەتا وەکو عەقەبەی دووهەم. لە عەقەبەی دووهەمە یەکێک بوو لەو حەفتا کەسە کە خواخوای بوو بە خزمەت پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وآله وسلم. ئەوە بوو بە خزمەتی گەیشت و دەستی مبارەکی خستە ناو دەستی و بەیعەتی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، ئیمانی هێنا. دواتر هەموو ئەهلی مەدینە چاوەڕێیان ئەکرد کەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەرکەوێ، متابعەیان ئەکرد کەی هیجرەت کا، دەی کەی بێ بۆ لامان. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کەوتە ڕێ لەگەڵ سەیدنا ئەبوبەکر، چوونە قوبا، 5 ڕۆژ لە قوبا ئەمانەوە. ئەو کەسانەی کە ئەچن بۆ عومرە لە مزگەوتی قوبا نوێژکردن زۆر گەورەی. ئەفەرمێت 2 ڕکعات نوێژ لە قوبایە ئەجری 1 عومرەی کامیلی هەیە. 2 ڕکعات نوێژ لە قوبا ئەوەندە گەورەیە. یەکەمین مزگەوتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دروستی کرد مزگەوتی قوبا بوو. 5 ڕۆژ لەوێ مایەوە، دواتر وردە بەرەو مەدینە بەڕێ کەوت. مژدە درا بە ئەهلی مەدینە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەرەو پیرتانیە، خەڵک هەر هەمووی هاتبووە دەرەوە، ئافرەتان پیاوان مناڵان هەموو چاوەڕێیانە کرد، چاوەیان بوو لەکوێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ببین. ئەفەرمێ هەموو عەشرەتەکان و سەرۆک عەشرەتەکان هاتبوون، ئەیان ویست پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەلا عەشرەتی ئەوان بێ. هەمووان هاتبوون
بياضة، بني ساعدة، بني الحارث، بني عدي، أنواع وأشكال، بني عوف، هامو هاتبون أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم هلم إلينا ورب لا إما هلم إلى العدد والعدة والمنع بس ور لا إما هم نخوم هذين كجل سرد بس تو ور لا إما تواو كزنات وأنا نزيكي تو كيوتو أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أفرمي بيغمريان صلى الله عليه وآله وسلم همو أمانك بردميان أجرت أقل لاي هر كسي كان لاي بدا يوان تربيان ناخوش همو أنا هاتن بردمي قصوان أقرت طبعا اشتكي لبيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم زور جوان همو اشتكي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم ناوي هبو ناو عمامك ناوي هبو ناوي تشيبو عمامك ناوي تشيبو صحاب باشا بالله هور شكا عمامي هبو بيغمبري صلى الله عليه وآله وسلم رجبو عمامي هبو سبيبو عمامي كاتي جنگي جیاواز بو قلسويكي آسني هبو كلكي نبو لكاتيش جنگو اوانا لغيري او كاتانا كلكي هبو عمامك ناويان هبو ناو الله كي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم ناوي عقاب بو شمشيركي ناوي هبو وشتركي ناوي هبو جبكي ناوي هبو يكي للسنة كاني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم ناوي اشتكاني ناو أفرمي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم فرمي الرقي قصوا بربدن واشتركنا يقصوا فرموي خلوا سبيلها فإنها مأمورة ليه قرن ليه أخوي أمري فكرة وبزان وكيو أروى همو يسير أنا كده يا الله لا يا ملا بدا همو تشاو همو كوت من الشيان واشتركا دنكش بردمي أنا قد بشكم ليرا لا بلا مالي أما لا ينداوشت الروشت حتى قيشت شوينك أو شويني خرمة وشكردن عشرتي بني مالكي كوري النجار كأبو أيوب أنصاري يكيك بلوانو مالي لبناء أو شوينابو شوينكي زور مساحيكي زور قوربو لناوراسي مدينة لويا خرمان وشككر واشترك لويا سوكيك بروكي كر طبعا بروكي واشتر جواز اللي أجل كاني تر بإسراحة دي كم زار دسكاني دائنا إنجا دواي بإسراحة قاتشكاني دائنيش ألم كاتا أبو أيوب زور ضلي خوش بو مالكي جواني ليها ودوقات بوشو بلاش ترتيبي كردبو زور جوان هر يكسر تشو دسي هنا بملي قصوايا الرشوكي قرد قصوا لقال لي هالصايا وبو جاري دوم ركش ونو مالي أوانا زور إسراحاتي كلا خوش يعني أزاني تشيبكا أنفضل قوربو أبو أيوب بو يكسر بشي خوار وي مالكي ترتيب كردو كلو بلكاني بيغمري خوي صلى الله عليه وسلم دا قردو ترتيبي كرد بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم هو ميوانيان أي هاوار لو خوش بختيه كي ميوانه بي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم تو تشنيك مشتاقي بس بيبين أو يسبوة ميواند بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم ماندوب بوهاته ونام مالك أبو أيوب كمك إسراحتي كرت دواتر بريالي دا أوشيانا بكرة مزقوتك واشتركت يا لايدا خلق مسلمانا دستيان كربا إيش كردن وفد كان هاتن بمالي أبو أيوب خواردني حاضر كر خوي مجهول كرشتاني كم بسيط سازي كر وبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أواني ميوانا كان هاتن أو راي كردن أفرمت جارش كخلق هديان هنا وبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم بشي مني شي أداة مني ببجنا أكل بو أنا مسروا أفرمت الشبك لقال أيوب بيكوا توزك أو من هبو لجريك لجوزك كوت أو كرجع أو بتاني كمان بدي هذه نهل شكا همو يحسير بوكو حسير تنقوا بو تكتك كوت أخواره زور خميان بتكينا كوت السر في غمري خوا صلى الله عليه وآله وسلم دواي زور بيتاخد بو هات أخواره أي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم بخوا حالك وما لقوا ما بيتاقة حزكين بيني وحي تو لقال أسمان سلم أدبك بيني وحي آسمان لقلتو يا إميتيا نبين أقر تشي بري تسروا بيغمري خوا صلى الله عليه وسلم قبولك تشي في شو سروا أمان لخواروا كمال حادثة أجرنا لبين خويانا أبو أيوب أنصاري لقال أيوب أفرمي هر جاري خواردن من أنار بو بيغمري خوا صلى الله عليه وسلم زور ما تيكر زور أما زاني كما خوا بس زور ما تيكر بو أوي بيتوا لبركتك في غمري خوا صلى الله عليه وسلم بجدار بي
فەرمی ئێوارەیە خواردنێکی زۆر تایبەتمان تەرتیب کرد ناردمانە سەرەوە کە هاتەوە سیرەکەن جێپەنجەی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێوە دیار نییە جوان سیرمان کرد جێدەسی ئەویتیان نییە میوانەکان لیان خواردو ئەو لێی نەخواردووە ئەبوو ئەیوب بەپەلە ڕای کردە سەرەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆ لێمان عاجز نەبووی بۆ نانەکەت نەخواردو فەرمووی تۆ چوزانی من نەمخواردو والله لەگەڵ ئەیوبە هەموو جارێ ئەگەڕێن جێدەسەکەی تۆ ئەدۆزینەوە ئەی خۆیان بۆی تووشی بەرەکەت ببین لەو حرصە لەو جۆرە تەعاملە لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله علیه و آله و سلم فەرمووی تەنها ئەوە بوو کە سیرتان تێکردو خواردنەکە ئێوارە بوو إني وجدت فيه ريح هذه الشجرة بوني أو شجريم ليكرد وأنا رجل أناجي منش پیاوەکەم بەشەوە مناجاتی زۆرەکەم ئەپارڕێمەوە داوە لەخوا زۆرەکەم حەزم نەکرد بۆنی دەمم ناخۆش بێ لە کاتی مناجات تەمان یەکێک لە ئادابەکانی دین مەلائیکە چ شتێک ئینسان پێی ناخۆشە مەلائیکە پێی ناخۆش بۆی ئینسان ئەچێتە ناو مزگەوتەوە ناو کۆڕ و کۆمەڵەوە دائیمە بە نەظیفی بە جوانی ئیمامی غەزالی ئەفەرمێ خودو زینەتەکم عند كل مسجد ئەمایەتە پیرۆزە باسی ئەوە کە ئێمە زۆر بە جوانی بچینە ناو مزگەوتەوە زۆر مڕەتەب جلی تایبەت بۆ مزگەوت خۆ تەرتیبکردن سیرکردنی ئاوێنە پێشچوونە مزگەوت هەمووی ئەوانە بە ئەجر ئەنووسرێ بۆ ئینسانی موسڵمان ئەم دینەی ئێمە دینێک نییە تەنها گرنگی بە جانیبێکدا هەموو جانیبەکانی بۆنی دەمت نییە تۆ مناجاتەکەی بۆیە فەرمێ ئەو کەسەی کە سیری خوارد پیازی خوارد با نێتە ناو مزگەوتەکە ئێمەوە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەهلی دین ئەهلی نەزافەتن ئێمە حەڤە خۆشەوردنی سنەتمان هەیە لە شەریعەتە لە هەموو کۆڕ و کۆمەڵێکە کە ئێمە کۆبینەوە خۆشەوردنی تایە سنەت مەسەلەن خۆرگیرانە مانگیرانە نوێژی مەسەلەن بارانەیە هەر شتێک لەوانە کە بۆی کۆبینەوە لە مەدینە ئەچی داخل بە مزگەوتی پێغەمبەری خوا ئەبی صلی الله علیه و آله وسلم سنەتە خۆت بێت هەر شوێنە چوویتە قەرەباڵغی سنەتە بۆی بۆن نێت لەمە زیاتر مناجات کاتێک کە ئەکەی لەگەڵ ڕەب العالەمینە و مەلائیکە گوێیان لێ بە دەور و بەرەوە مەلائیکە عەزیەت ئەخۆن ئەگەر بۆنی دەمت ناخۆش بێ بۆیە سبحان الله پێغەمبەریان صلی الله علیه و سلم لەو خواردنەی نەخوارد فەرمووی بە ئەمر فأما أنتم فكلوه چونکە ئەگەر ئەمەی نەوتایە بە حەیاتی ئەبوو ئەیوبی تر دەوی نەئەبر بە ئەوشتان ئەیزانی طبیعەتی چۆن ئەمما ئێوە بیخۆن قەی ناکە حادیسەیەکی تر ئەبوو ئەیوب بۆمانە گێڕێتەوە ئەڵێ ڕۆژێ هەندێک گۆشت توشتم تەرتیب کرد حازرم کرد خواردنەکە تەقریبەن بەشی لەوە چێ سێ کەسی بکردایە وتم زۆر باشە ئیمامی ئەبوبەکر زۆر خۆشەویستە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دعوەتیان ئەکەم هەردووکیان ئەڵێ چوومە خزمەتی وتم ئەی گەورەی ئیمانداران ئەی گەورەی ئومەت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم حەز ئەکەم تۆ ئەبوبەکر سیدیق میوانی من بن خواردنێکی چاکم بۆ ئامادەکردم تی زۆر باش بڕۆ سی پیاوی ئەنسارم بۆ بانکە گەورە پیاوەکانی ئەنسار ئەڵێ وشک بووم چی بکەم بڕۆم نەڕۆم سی کەس خواردنەکە بەش ناکە ئەترسام ئەڵێ هەستی کرد کە من ناجوڵم وتی بڕۆ سی کەس لە پیاوە گەورەکانی ئەنسارم بۆ بانکە ئەڵێ منش بە ترس و لەرزەوە ڕۆشت باش کەسمەوت بەخوا میوانی منی فەرموو دا سبحان الله ناڕەحەتترین کاتەکانی پیا ئەوەیە کە میوان خۆڵک کات و شتی حازر نەبێ زۆر پێش پرزە بێ نێ ئەزانی چی بکات چۆن ئەڵێ سی کەسم بان کردن سبحان الله ئەم خواردنە بەشی کردن ئەڵێ زۆر سەرم سوڕما ئەو سیە ڕۆشتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری کردم وتی بڕۆ شەستی ترم بۆ بانک برامی ئەم جارە چی بکەم چۆن ئەفەرمێ بەڵام ئەم جارە ترسەکەم کەمتر بوو چووم وردە بان وەرن بۆ خزمەت پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ ژماردم تا 180 کەس هاتنە ماڵەکەم نانیان خوارد و ڕۆشتن کە سەیرەکەم خواردن وەکو خۆیەتی بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر گەورەیە یەکێک لەو هاوڵانەی زۆر گرنگی بە بەرەکەت داوە بریتە لە ئەو ئەیوبی ئەنساری لە فەرمایشتێکە هاتووە گەرچی ضعفێک لە ڕوایەتەکەی هەیە ئەفەرمێ جارێک تاڵەموویەکی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم لە ماڵەکە دۆزی بووە کە پاکی کردووە تاڵەموویەکی ڕیشی دۆزی بووە هەڵی گرتبوو بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە زۆر مەشغوڵە ئەوە چییە پێت ئەوە زۆر خۆ مەشغوڵ کردووە والله ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە تاڵەموویەکی ڕیشی مبارەکی تۆیە پێم بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ژماردم تا 180 کەس هاتنە ماڵەکەم نانیان خوارد و ڕۆشتن کە سەیرەکەم خواردن وەکو خۆیەتی بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر گەورەیە یەکێک لەو هاوڵانەی زۆر گرنگی بە بەرەکەت داوە بریتە لە ئەو ئەیوبی ئەنساری لە فەرمایشتێکە هاتووە گەرچی ضعفێک لە ڕوایەتەکەی هەیە ئەفەرمێ
چۆنە ئادەی بزانم سەیری کرد تەرتیبی کردووە لەناو لۆکا دایناوە و لەناو پەڕۆیە و هەڵی گرتووە فەرمووی ئیذە لا یەمەسوکە سوء تا ڕیوایەتەکە ئیتر تۆ خراپە ڕوو تێ ناکە مادام ئەمەت پێیە زۆر دڵی پێخۆش بوو بەم کەلیمەیە حتا کۆتایی ئەخیری ژیانی ئەبوو ئەیوب ئەم وەی پێ بوو طبعا ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە مەسەلەی تبرك بآثار پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم سیر بون یک مونیه تاشرابه لسری پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم الا موکان دابش کراون هم الرواياتكي خالد من بيستوى ك پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم بحلاقه کی خو وتی سرم چاک ام توزه چاک نکي ام توزه پیشو دس يعني كر بدابش كردني بس خالد بري نكوت خالد بيستي مو دابش كرا بشي او ندرا راي كروا مزقود أقرأ أم لا سيري بيغمبري خوي صلى الله عليه وآله وسلم بيني يا رسول الله أي من فرمي أمتا بشكيتو أمتا أي خالد أم زاني كيت أفرمي أمي اللي كردوا خالد حتى وكو وفاتي كرد لنا ميزركي خويا موكاني بيغمبري خوي صلى الله عليه وآله وسلم دانا أبو أيوب مواقفي زور زور لخزمتي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم لدواي خيبروا پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم صفیه خواست صفیه لجنگ باوکی کجرابو مردکشی کجرابو برایکیشی کجرابو سه کسی بدسی مسلمانان کجراون پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم خواست افرتکان ترتیب کردو او شوی پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم گواستیوا ابو ايوب لماله خريب الراكش بيري كرده وتي كرم افرت زفرني انا بيغمبري خوا صلى الله عليه واله وسلم شمشيركي قال كشاو راي كرتو لبردم خيمكا وسا بودي خيمكا بمدي خيم خوي بينا اجرا هاد اتشو بيغمبري خوا صلى الله عليه وسلم بياني سيري كر ابو ايوب وساوا وتشيك يا ابا ايوب مالك او تشبو اوش برزي والله يا رسول الله صلى الله عليه وسلم ام شوخهم لينك هر بير ما كدو نبدام افرت شتيبكا وتنبالي اما دباج محاضر بمنهيلم دسي برس كردو بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم اللهم احفظ أبا أيوب كما بات يحفظون خوايا بارزقاري لأبا أيوب كهرشون أم شوي بالطواوي بسربر لبارزقاري منا دعاي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم وبارزقاري حادثة إفك الرويدا زورك لها والان تيكوتن حادثة إفك حادثة زور نار حدو بهتان كرابو دايك من عائشة رضا ورحمة خوالي وتيان زيناي كردو منافقة كان فوي أن كربن بابتا قوري أن كير أبو أيوب أنصاري زور غمي خوارد هات لا أيوب وتي أيوب باشا أقر توبويتا أم حالته واللي بسر بقومايا قناعة دوابو تو أوكارت كردوا وتي من شون أوكاراكم نخير من قد أوكارم نكر فرمي والله عائشة لتوزو زباك تلو شاكترا أي عائشة شون أوكاري كردوا أم خلقه بو إيمان النية بو وجدان النية رب العالمين لم آياتاه زورق العلماء فرمون لسار أبو أيوب هاتو تخوارو ولولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا وقالوا هذا إفك مبين كاتك هوالا كان بيست إيمان داراني نير أبو أيوب إيمان داراني مي أيوب قماني باشيان بإيمان داران بردو بدايك إيمان داران بر عائشة رضا ورحمة الله وتيان هذا إفك مبين كرة أما تاواني كي زور قوري قصة هالبسني كي زور قوري وأشكرا ورونا هيز دليل بالقيق لسريني أم آياتا لحقي أبو أيوب أنصارية هات أخوار منافقة كان لما زقوتا ابن هشام بما نجرته وجارك همويان سريان أكر بيكا كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم دسي أكر بوتاردان وقسكنا شربيان أكر لجيرو هند جارج قالطيان أكرت بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم هر تحملي كر يكيق لجاركان بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم هشتا دسي نكرو بوتار أوان سريان كرو بيكا شربيان أكر فرموي أخرجوهم من المسجد أصحابش بربون ليان يكيق لوانا أبو أيوب هر چاوي ولا شونكو مجالك وبك افرمي اكثر بلا مريدان وكشير الله هيان بقاتي اگر رايك شاهتا درو افرمي داني كان بيود اي ابا ايوب اما دوستايتي من هي فرمي اف لك منافقا خبيثا ماشا اف بوتو منافقي بوغان كردي درو
مواقف أبو أيوب مواقفه زور قورا، يعني لغزوات كان دقت أدي لهم غزوات كان سبحان الله. أبو أيوب زور أماد باشيكي سيريه لغزوة بدر أي بيني زاوای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە غەزوەی بەدر لەگەڵ مشریکینە بوو. کێ گرتی؟ ئەبوو ئەیوب ئەسیریک. لە غەزوەی ئوحدا سەیرەکەی پاڵەوانێکی زۆر گەورە، لە ئەحزاب و خەندەقا سەیرەکەی بە هەمان شێواز. لە دواترە ئەبوو ئەیوب یەکێکە لەو هەوڵانی 40 ساڵ تقریبا 40 ساڵ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ژیانی بەسەر برد. 40 ساڵ. ئەم 40 ساڵە ئەبوو ئەیوب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەیدانی جەنگ و جیهاد و پاڵەوانێتیان کاتەکانی بەسەر ئەبن. أبو أيوب سبحان الله كخي سيري حياتي أكي أمشل صالة خريكي تشيبو أبا أيوب لهندي جارة لسر مدينة هندي لخليفة كان يعني كربة قورة يعني كربة بربرسي نوشاري مدينة كاتكاني ترهم مويلة جنگ و جهادة بير بو تواناي نبو چند جارك بريندار بو لجنگ كان أفرمي كاتكوا جيش برئ كوت طبعا لجنگی خوارجا بەشداری کردو، دواتر ڕدەیە بەشداری کردووە، يعني 40 ساڵ تۆ بیر کەرەوە لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەر لە مەیدانی جەنگ و جیهاد و پاڵەوانەتیە. حتى ئەفەرمێ کاتێک کە تەشریفی چووە ناو کوفەوە ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ طبعا بە خزمەتی گەیشت. ئەفەرمێ کە هەر گەیشتە ناو کوفە ابن عباس بە پەلاماریە ماڵەکەی خۆی چۆڵ کرد. وتیان ابن عباس بۆچی ئاواکەی؟ وتی والله ئەم پیاوە بینیم کە ماڵەکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆڵە کرد، ئەوە ماڵەکەی خۆی بۆ چۆڵەکەم چیت ئەوێ ئەبا ئەیوب با بدەمێ. مەواقفی گەورەی ئەبا ئەیوب زۆر زۆرە. لە جەنگەکانە هەمووی پەنجەی ئازایەتی بۆ ڕایکێشێ. ئەفەرمێ کاتێک کە لەگەڵ سەیدنا عەلی لەگەڵ خەواریجا جەنگی کرد، دواتر یەزیدی کوڕی معاویە جێشێکی پێکهێنا، ئەمیش عومری زۆر بوو 52 هیجری وفاتی کردو، واتە تقریبا 39 بۆ 40 ساڵ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ کاتێک کە جێشیان ئامادە کرد بۆ ئەوەی کە بچن بەرەو قوستەنتنیە، گوێی لێ بوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕۆژێک فەرموو بووی باشترین جێش ئەو جێشەیە قوستەنتنیە ڕزگارەکە، باشترین جيش سبحان الله، باشترين أميرج أو أميري. أصحاب زور ملاحظة ينهبوا لسر يزيد، زوري كان ملاحظة تبين ينهبوا لسر يزيد. بلام أبو أيوب ملاحظة وشتوى سير نأكل بستويتي باشترين جيش أو جيشية باشترين أو أمير أو أميري كفتحي أكا يكسر أما دباشي كردبو خوي حاضر كردبو. وتي أنا وشي أكي؟ وتي والله أرم تبرو جهاد. يعني بو بيريا ناتواني تو بسر والله خود ناقري. فرموي يو شون من حسابك بتش يوازي حساب مكان انفروا خفافا وثقالا. اگر بقنجمتي اجن او خفافا، اگر بقرسمتي اجن والله بخوا بيناكري خوي قرا فرموتي انفروا خفافا وثقالا. بقرسو سوكتان هموتان بيك وهلصن جهاد كان لبينا يخوايا بويا من اتشم بو جهاد. افرمي الروش چەند ڕۆژێکی زۆر حساریاندا مانگێک زیاتر زۆر مادوو بۆیان فەتح نەکرا، نێن ئەزانی چی بکەن. لە ئەخیرە جێشەکەی لەوا بوون بگەڕێنەوە، سەیریان کرد یەکێک لەو کەسانەی زۆر زۆر نەخۆشە ئەبوو ئەیوب یەزیدی کوڕی معاویە هاتە سەری ئەی ئەبا ئەیوب چی تێوە بۆ جێبەجێکەم، حەکیمی کوێ ئەڵێ با بۆت بێنم. بەخوا حەکیم وشتیوام کەسم ناوێ بەس تەنها یەک وەسیەتم هەیە، ئەگەر مردم هەتا کوێ قودرەتتان هەبوو تا کوێ توانیتان بڕۆن قەبرەکەی من بەرن ئەو نزیکانە لێ بینژ بەشکم ئەمە خوایە کاتێک کە ئەو ڕۆژەی فەتحی ئەم شوێنە ئەکرێت، ئەم شوێنە فەتح ئەکرێت، گوێم لە چرپەی پێی ئەسپەکان بێ، گوێم لێ بێ کە ئەسپەکان لێرەوە ئەڕۆن، من لەوێ لە قەبرەکە ئیسراحەت کە بزانم جێشی مسلمانان هاتوو ئەم شوێنە ڕزگار کە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕۆژێکیان ئاوا دانیشتە بوون فەرمووی قوستەنتینیە ڕزگارەکەن، ڕۆما ڕزگارەکەن، ڕۆما. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کامیان یەکەم جار؟ فەرمووی قوستەنتینیە.
هەتا ئێستا ڕۆما فەتەح نەکراوە. بەشێک لە فەرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ماوە. لەو مودەی پێشوە گەنجێک وتی مامەسا خۆ تازە جارێ ئومەتی ئیسلامی هەڵناسێتەوە، تازە مەگەر محەممەدی مەهدی بێ. دواتر لە ماڵەوە بیرم ئەکردەوە ئەموو هێشتا لەکوێیەتی ئومەت، هێشتا فەتحی ڕۆمامان نەکردو، فاتیکان ئەبێ بێتە فەتحی ئیسلامی. 5 ساڵە بێ فاتیکان مزگەوتی تیا دروست کرا. فەتحی یەکەم دەستی پێ کرد، فەتحی گەورە بەدوایەت. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئیشارەتی داوە کە قوستەنتۆنیە ڕزگار ئەکرێ، ڕزگار کرا. ئیستەنبوڵی ئەمڕۆ ئەکە کە ناوی ئیسلامبوڵ بوو، دوای کرا بە ئەستەنبوڵ. ئەی ڕۆماکەی ئیشارەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم وهایە کە ئەمیان پێشەکە ئەویان دواتر هەرە کرێ و فەتح کرێ. کەیە چۆن ئەو باشترین جێشەکیان کە ئەتوان ڕۆما ڕزگارکەن. واتە دوو بەهێزترین شوێنی مەسیحیەت ئەکەوێتە دەستی موسڵمانە، یەکێکیان کەوتووە، دووەمیان ماوە. ئەبوو ئەیوبی ئەنساری کۆتایی بە ژیانی هات، هاوڵان ئەوانەی کە مابوون بە دەوریەوە زۆرێک لە تابعین لە خزمەتیە نوێژیان لەسەر کرد، چوون شەو بۆی تیرەکانیان نەگاتێ، دوژمن پێیان نەزانێ. نزیکترین شوێن لە قەڵای قوستەنتۆنیەوە قەبرێکیان لێدا و ئەبوو ئەیوبیان خستە ناوی. هەتا ئێستا ئەبوو ئەیوب لەوێ. ئێستا و کەسانێک کە ئەچنە تورکیا یەکێک لە شوێنە زۆر گرنگەکان کە سەردانی ئەکەن گۆڕەکە و زەریحەکە و شوێنەکەی ئەبوو ئەیوبی ئەنساری. ڕەحمەتی خوا دا ببارێ بەسەر ئەبوو ئەیوبی ئەنساریە. میوانی ئەمڕۆی دەرسەکەمان ئەم ویست ناوی لێ بنێم، چۆن ناوم لە هەموو هاوڵەکاندا نابوو. ئەبوو ئەیوبی ئەنساری ناومە لێ نابوو، جەنگاوەرە دوورەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. معاذی کوڕی جەبەل ناومە لێنا، کوڕە قژل و لە زۆر جوانەکەی دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. مصعبی کوڕی عومەر ناومە لێنا، کوڕە جوانەکەی شاری مەکە. ئەی ئەم ناو لێ بنێن چی؟ پیرە ئازاکە خاوەن ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. پیرە ماندوو نەبووەکە. چەند جار پیرمان هەیە ماندوو ئەبین، ئێمە وا ئەزان گەیشتنە 70-80 ئیتر ئیشمان تەواو ئەبێ. ئیشی ئومەتی ئیسلامی تەواو نابێ، هەموو کاتێک تۆ ئەبێ ئامادە باش بی. ئەوە تا پاڵەوانەکەی ئومەتی ئیسلامی لەو پیریە، لەو خەفیفیە، لەو ماندووبوون و ناڕەحەتیە. ئینفیڕوا خفافا وثقالا. قورسی ناڕەحەتی بە ئازاری بە ئێشی نەخۆشی ئینفیڕوا، بەهێزی ئازای سووکەڵی لەشساغی ئینفیڕوا. هەمومان لە پێناوی ئەم دینە ئەبێ کارکەین، وەستانمان نابێ بێ. چەند شیرینە جاری وا هەیە کەسێک ئەبینی بە عومرێکی زۆرەوە ئەیوێ فێری قورئان ببێ، کەلیمە کەلیمە هەوڵ ئەدا ناوەستێ. عەجیب لە وڵاتی ئێمە لە کاتی پیربوونە بوەستین، لە کاتی پیربوونە کاتی عەتاءە ئەبێ تۆ ببەخشی نەک بوەستی. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ بەرنامەی زۆر گەورەی دانایە، بەرنامەی درێژ. چەنێ بکەم، چی بکەم، خزمەتەکانم کەی کۆتاکەم. کاتێکەوە لەناو گۆڕەکە ڕاکشێن ئەو کاتە خزمەتەکان کۆتایی پێ. خوای گیان داوای لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، محەبەتی هاوڵان بخەرە ناو دڵمانەوە یا رب العالمین. محەبەتی خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە دڵمانە جێگیر کە. یا ربی خۆیە داوای لێ ئەکەین ڕەزا و ڕزوانی خۆت بەسەر تاک تاکی هاوڵانە ببارێنە، سڵاوی ئەم مەجلیسەی ئێمەیان پێ بگەیەنە یا ئەکرەم الئەکرەمین. یەکێک ناومان لە خزمەتیانە بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆیە داوای لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزراو کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆیە داوای لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت، بە بەزەیی خۆت. خۆیە حیا و حرمەتمان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. خۆیە ئیمان لە دڵمانە شیرین کە یا ئەکرەم الئەکرەمین. بمان گێڕە لەو کەسانەی بە ڕۆح بە دڵ لە خزمەتی هاوڵانی پێغەمبەری خۆیە ئەبن صلی الله عليه و آله وسلم. یا ربی خۆیە گیان ئەم هاوڵانەی کە ئێمە لە خزمەتیانە ئەبین بەخوا پەروەردگارە لە دڵمانە تاک تاکیان زۆر خۆشەویستن. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەگەڵ ئەوانە حەشرمان کە، لەگەڵ ئەوانە لە بەهەشتا کۆمان کەرەوە، بە خزمەتیان بمان گەیەنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆیە گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت.
خوای بە بەرەکەتی ئەم کەلیماتانەی کە لەبەر خاتی تۆ پەخشیان ئەەکەین و بڵاویان ئەەکەینەوە یا ڕەبی خوای ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە عاقبەتمان پڕخێر و بەرەکەت کە سەرفرازی دنیا و ئاخرەتمان کە یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای داوان لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خوای داوان لێ ئەەکەین بە کەڕەم و گەورەی خۆت محبەتی ئەو خۆشەویستە لە دڵمانە زیاتر کە خوای بمانگەڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم شانازیان پێوە ئەکا یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە کەڕەم و گەورەی خۆت یەک دنیا محتاجیمان هەیە یا ئیلاهی بەخوا کەس شک نابن بەرزیکەینەوە بۆ لای تەنها تۆ نەبی یا ڕەبی خوای گیان محتاجەکانمان چارەسەرکە یا ڕەبی خوای گیان دڵمان تێراو کە بە دینەکەت یا رب العالمین یا ڕەبی خوای گیان داوان لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانەدا ببارێنە بەزەی خۆت بەسەرمانەدا ببارێنە خوای گوناه بە ئاشکرا کردومانە عەفومان کە خوای گوناه بە پەنهان کردومانە عەفومان کە گوناه زانیومانە و کردومانە عەفومان کە گوناهێک نەمان زانیوە و کردومانە عەفومان کە خوایە کەم تەرخەمیمان لە هەر عیبادەتێکە هەیە خوای عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین تەمبەڵیمان کردو لە هەر عەبدایەتێکە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین سۆزی دینداری لە ناخمانە زیاد کە یا رب العالمین یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبول کە خوای ئەم مەجلیسە بەمەچی ذیکر لێمان قبول کە خوای ئەم ساتانەی کە دانیشتون لە خزمەت ژیانی هاوڵانە بیکەرە باشترین ساتەکانی ژیانمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوان لێ ئەەکەین لەم دنیا دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیا دەرمان مەکە بەسەر عەمەلی صالحەوە نەبێ یا ڕەبی خوای بە جیهاد و مجاهدین قبولمان کە یا رب العالمین یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە چاوی سەرمان بەرەکەت و ڕەحمەتی ئەم دینەت بەسەرمانەدا ببارێنە یا رب العالمین بمانگەڕە لەو عەبدانەی کە نەسڕەتی دینەکەت ئەبینن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئەم برا خوشکانم تەنها لە بەرخاتی تۆ لەم شوێنە کۆبوونەتەوە هەرچی حاجەیەکی دنیا و ئاخرەت کە هەیە نەخوای پێیان عەتاکە تۆ خۆت کارەکانیان سەرپەرشتیکە یا ڕەبی خوای داوان لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەو بەڕێزانێک کە گوێبیستی وتارەکانمان ئەبن و لەگەڵمانە ئەبن یا ڕەبی خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانەدا ببارێنە خوای داوان لێ ئەەکەین بە گەورەی خۆت مەمان دەرەدەسی خۆمان خوای مەمان دەرەدەسی خۆمان خوای تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە یا رب العالمین یا ڕەبی خوای گیان ئاسایش بۆ ناخ و دڵ و دەروونمان بنێرە ئاسایش بۆ ماڵ و مناڵمان بنێرە یا ڕەبی خوای گیان هێمنی و ئارامی بەسەر وڵات و ئومەتی ئیسلامیا ببارێنە خوای بۆ خاتی گەوری خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە یا ڕەبی خوایە هەر کەسێک سوجدەیەکی بردووە بۆ تۆ لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خوای لە گوناهی هەر هەمویان ببورە سەڵات و سەڵام و ڕزوان و تەواوی هاوڵان ئەنێرین خوای داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت دڵمان پڕکە لە خۆشەویستی ئەوان خوای داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە سەڵات و سەلام و ڕزوانی خۆت بەسەریانەدا ببارێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه مني شوئ وجبوري خواهي قول لمن قبولك